یەکێک لەو کێشە و گرفتانی کە دایکان و باوکان پێوەی دەناڵێنن کە هەندێک جار خۆشیان لەوانەیە سەبەب بن بۆ دروستکردنی ئەو کێشەیەویش ئالوودەبوونی منداڵانە بە ئایپاد و بە شاشە و بە کۆمەڵێشتەوە زۆر گرنگە بە تایبەت کە لە ئێستادا لە کاتی پشوداین ڕێخستێکی زۆر باش بکرێت ئەمە شتێکە واقعەکە تێکەوتون ناتوانێت دەمە بنبڕ بکرێت لایەن منداڵەوە وانی ناکرێت بە شاز لە شازەکە بە تەواتی لی دووری بخینەوەلی بەڵام گرنگە کۆمەڵێک ڕێنمایی کۆمەڵێک میکانیزم بگرینە بەر بۆی کە هیچ کەمی بکەینەوە بە پێی ڕێخستنێک تاوەکو زەرەر و زیان نەدا لە منداڵەکەی چکە زۆرێک لە پسپۆڕان باز لەوە دەکەن کە کاریگەری زۆری دەبێت لەسەر ئاستی زیرەکی لەسەر ئاستی زیهنی منداڵ بۆیە گرنگە ئاگاداری ئەو بابەتە دەبین گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان لەسەر ئەم بابەتە بەڕێز مامۆستا ئاسکە ڕەسوول ڕێنمایی کاری دەرونی مامۆستاگیان زۆر بەخێربێ سپاس بۆ ئێوەش سڵای خی گەورە و میهرەبانی خی گەورە لە ئێوە تاو بینەرانی ئازیز لە ئێستادا کە لە پشوداین و قوتابیانی سەرەتایی و پێمان بێ بنەڕەتیوانیە لە پشودا لەم پشۆدا کاتێکی زۆر هەیە بۆ منداڵان بۆ قوتابیانی کە پێشتر خوێندویانە پێویستە چۆن ڕێخستن بۆ ئەم پشۆ بکرێت و چۆن وا بکەین کە هیچ بەشە لە شازەکان وردە دوور بکەین و لە ئایپاد و موبایل بۆ منداڵەکانمان زۆر باشە پێش هەموو شتێک بایمە ئاماژە بۆ بکەین بۆ منە تەمەنی منداڵی دەتوانین بڵین تەمەنی منداڵی ئەوە بە شێوازێکی کە لە جیهاندا ئاماژەی پکراوە ئەو تەمەنەیە کە لە خوار 18 ساڵیەوەیە بەڵام بە شێوەیەکی گشتی تەمەنی منداڵی ئەو تەمەنە هەستیارەیە ئەگەر زۆر بە هەستیاری مامەڵەی لەگەڵ نەکرێ لە دوا ڕۆژدا گرفتێکی گەورە بۆ کەساتی ئەو کەسە دروست دەبێت بۆ منە ئێمە دەبێت بە شێوازێک دایک و باوک بە تایبەتی پلانێکی تۆکمەتدا بندرێ پێش ئەوەی منداڵ هۆگر و ئاڵوودە بێت بە موبایلەوە ئەگەر ئەم پلانە تۆکمە داننرا بوو منداڵەکە کەوتە چوارچەوەی ئەوەی کە بۆ منە لە قۆناغی هۆگربووندا بوو ئەو کاتەش کۆمەڵێک ڕێگا و شێواز هەیە کە بۆ منە دایک و باوکەکە ناچار بن لە بەرامبەر منداڵەکە بەکاری بێنن بۆ ئەو منداڵ تووشی ئەو مەترسیانە نەبێت کە لە شاشەوە دەبێتە هۆکارێک بەسەر ژیان منداڵەکە زۆر باشە چ کاتێک بەکارهێنانی مۆبایل یاخود شاشەکان دەبێتە ئالوودەبوون دایک و باوکەکە هەستی پێ بکەن چکە زۆر جار ڕەنگە ئاسایی بیانی بەکارهێنانی بۆ ماوەیەکی کەم بەڵام چ کاتێک ئەبێ بە ئالوودەبوون زۆربەی توێژینەوەکان ئاماژەی بۆ کردووە بۆ منداڵێک لە قۆناغی خوێندنی بنەڕەتیدایە لە شەو ڕۆژێکدا 2 کات ژمێر بەکاری بهێنێ ئاساییە بەڵام ئاسایەکەی لەکوێدا ئایا تۆ ینی بڵێ باوکو دایکە زمانی ئەوە دەکەن کە ئەم منداڵە لەو 2 کاتژمێرەدا تەماشای چ بابەتێک چ شتێک دەکەن کە بۆ نمونە کاریگەری خراپی نەبێ بۆ سەر ژیانی منداڵەکە اینجاکانە بۆ لەو 2 کاتژمێرە ئەگەر زیاتر بوو ئەو بۆ منە کۆمەڵێک ڕێگا و شێواسەیە کە بتوانین لەگەڵی بگرینە بەر تاوەکو بۆ منە ئەم منداڵە بە شێوازێکی تەندروست بەکاری بهێنێ زۆرێک لە منداڵان هەن ینی فێر بوون بە گریان و بە هات و هەراوانە وا لە دایک و باوکیە کات کە ئایپادەکەی باتەوە مەسەلەن موبایلەکەی باتێ بۆی کە بێدەنگ بێت ینی ئەزانێ ئەگەر بگری باوکی موبایلەکەی ئاەتێ دایکی ئاەتێ ئەمە تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداریان بابەتە بن وە بە شێوازی لە شوازەکان بە ڕێگایەکی دیکە منداڵەکەی ژیر بکاتەوە بۆی کە پەنا نەباتە بەر ئایپاد و موبایل من خۆم زۆربەی کاتێک قسەم لەگەڵ دایک و باوکەکان کردووە کە بۆن من ئەم منداڵە هۆگری ئەم شاشەیە بووە بە شاسێکی گشتیانی شاشە پێم تۆ بوون منەگەر کاتێک زانیت منداڵەکە دەگری با بگیری ینی گریانی چەند دەقەیەکی ئێستای زۆر ئیسفادەی زیاترێکە لە بەرامبەرەوەی کە بوون من ئەم منداڵە تەمەنێک پێوە گیرۆ دەبی چونکە ئەگەر هاتوو ئەم منداڵە ئەم موبایلی بە شێوازێک بەکار هێنا کە زۆر بێ و گریانەکەش ینی تۆ بە شێوازێکی ئاسایی وەربگرە زۆر کات گریانی منداڵ بۆ نمونە گزارشکردنە لەو هەستەی کە بەگوێی ناکرێ ینی گریانەکە زەرەرێکی نابێ بڵێ وڵا زۆر بەجار بداک باکەم کاکە لی گەڕن وەڵاهی نەدەمرێ نەقسێکی بۆ پەیدارە بێ با چەند دەقەیەک بگیریە ئیسفادەی باشترێکە گریانەکە لەوەی کە بۆ منە تەمەنێک گیرۆ دەبی پێوە یعنی لەوانەیە وا بکە ئەم منداڵە کاریگەری خراپی بە شێوازێک لەسەر ئەم شاشەی لەسەر ئەم منداڵە هەبێ
کە ناچاری بکە بۆن منە دایک و باوکە کە کۆمەڵێک ڕێگا و شێواز کۆمەڵێک شوێنی سنتەری ڕاهێنان بۆن منە پەنابرنە بەر پزیشک پەنابرنە بەرڕاهێنان بۆ ئەوەی بچی بکەن تاویزی ئەو کاتە بکەنەوە کە ئەم منداڵە بەهۆی شاشەکەەوە دواکەوتووە. کاتە زیانەکانی چین پێویستە کە دایک و باوکان ئاگاداری بوون ڕەنگە تا ئێستا هەستیان بوو مەترسیە نەکردبەکە بەسەر مناڵەکان هەیەە. زۆر باشە. زیانەکانی ئەگەر ئێمە دیقەت دێنێ بوون منە هەر لە زیانی جەستەیەوە زۆر جار ئەم منداڵە کاریگەری دەبێت بۆ سەر بینینی ینی چاوی لەگەڵەوەی منداڵەکە مۆبایلی زۆر بەکارهێنا کاریگەری بۆ سەر ماسوولکە و ئێسکی شان و ملی گرفتی تەندروستی. جگەلەوە بوون منە کاریگەری ئەم مۆبایلە لەسەر ئەم منداڵە زۆر جار بێتە هۆی تێکدانی سیستەمی خەوی. تەماشاکە منداڵە تا درەنگانی شەو بەدیار ئەم مۆبایلەوە بەدیار ئەم شاشەوە دانیشتووە. کاتێک کە خەوی لێ دەکەوێت بەیانی هەڵدەسێت تۆ نابێت چاوەڕێ ئەوی لێ بکەیت کە بە تاقە و وزە و ئینێرجێکەوە هەستێکە شێوازێکی ئاسایی بێ لەوانێ بوون منە شەکەتیەک هیلاکێک بەجەستەوەی دیار بێت کە کاریگەری بکاتە سەر ئەوەی کە بە ئینێرجیەوە ئەو ڕۆژە بەڕێنەکە. لەگەڵ ئەوەشدا بوون منە کۆمەڵێ لێکەوتەی ترمان هەیە کە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ئەم منداڵە لەوانەیە هۆکارێک بێ ئەو بابەتانی کە تەماشای دەکە کە ئەم منداڵەت چی بێ شەڕانگێز دەربچێ ئەو بابەتانی کە تەماشای دەکە بوون منە منداڵمان هەیە منداڵمان هەبوو لەو سنتەرێک کەلامانە ئەو بابەتانی کە تەماشای کردو بەس تەماشای ئاژەڵ و باخچەی حیوانات و شتانی کردو بڕوات هەبێ ڕێک تەسەڕوفات و جوڵە و شتی ئەم منداڵە ڕێک هەمووی وەکو داینەسۆڕە یان هەندێک یاری ئەلکترۆنی کە پێکاتۆ تەنها لە شەڕکردن و ئەو جۆرە بابەتانی کە بەڕێز ئاماژێ بێ بێگومان ئەوە ینی بۆ منە ئەگەر تۆ دیقەت دێ ئەم یاریانە بۆ نمونە تۆ جگەلەوەی کە کاریگەری لەسەر ڕەفتاری دروست دەبێت کاریگەری لەسەرەوەش دروست دەبێت کە مێشکی ئەم منداڵە جگە لە شەکەتی و ماندووبوون و تاقە و وزەیەکی زۆری ئەم مێشکە منداڵە ینی سرف دەبێت بەبێ ئیسفادە لەگەڵەوەی کاریگەریشی دەبێت بۆی کە ئەم منداڵە بۆ نمونە بیرتیژ نەبێ تێڕوانینی بۆ شتەکان لێوردبوونەوەی تەرکیزی باش نەبێ منداڵمان هەیە هەر بەهۆی شاشەوە عنی بە شێوازێک دواکەوتووە کۆمەڵێک ڕەفتار و هەڵس و کەوتی منداڵی ئۆتیزمی هەڵگرتووە ئۆتیزم نانی بڵێ ئۆتیزم لایەنە بایۆلۆژیەکەی تێمەیان جیاوازە بەڵام کۆمەڵێک ڕەفتار و هەڵس و کەوتی ئەم منداڵە ڕێک وەکو منداڵێکی هەڵگری ڕەفتاری ئۆتیزم بۆ ینی تەماشاکە هیچ تەرکیزێکی نییە لێوردبوونەوەی نییە لەگەڵ ئەوەی تەواو ینی لایەنی دواکەوتووە ئەنی دواکەوتنەکەی کێشە و گرفت بۆی دروزەکە کە ئەم منداڵە بەیانی دوی ناتوانێت بۆ نمونە تێکەڵ ببێ لانی کۆمەڵایەتێکی پەیوەندی کۆمەڵایەتەکانی لاواز بێ لەگەڵەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکانی لاواز بوو ئەم منداڵەت چی دەبێت ناتوانێت کۆنتاکتی تەواو بۆ نمونە خۆ گونجاندنێکی تاو لەگەڵ هاوتەمەنی خۆ یاخود لەگەڵ کەسی گەورەتە دروست بکات. زۆر ڕاستە. لە پێشەکی شاماژەم بەوە کرد کە ئەمە شتێکە واقعەکە ناتوانین مەسەن بە تەواوەتی ئایپاد و مۆبایل لە منداڵ دوور بخەیتەوە لە ڕۆی دەرونی و لەوانەیە کاریگەریکی زۆری لەسەری هەبێ کاتێک کە بچێتە میوانەیە شتێک هەموو مناڵەکان ئەمە بەکاربێن ئەم بەکاری نێنێت ئەم بۆ خۆشیە زیانێکە ئەگەر بە تەواوەتی لێ دوور بخرێتەوە بەڵام ڕێخستنی دەکرێت بۆ ئەمە مەسەلەن پێویستە چۆن بێت ینی چەند ئەزم توێژینەیەکم خوێندەوە ئاماژی بەوە کرد کە پێویستە 20 دقەیەک گەر ئەمای ئایپادی پێبوو دایک و باوک لێ بستێنێت و دوای چەند کاتژمێری ساعتی بکات دواتر بیاتەوە ینی 20 دقە بۆ نی ساعت لەوە زیاتر نەبێت زۆر جار چەند کاتژمێرێک ئەم منداڵە بەدەستێتی کە کاریگەریکی زۆر خراپی ئەبێ هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی مێشک و ڕووی دەرونیشەوە کاریگەری بێت. خۆی بەکارهێنانی شاشە بە هەموو جۆرەکانی کاتێک تۆ تەماشا کرد ئەم منداڵە بە شاشەی بەدەستەوەیە هەر جوور و ژێنەرێک هەر بابەتێکی جوڵە دەنگە دەنگ ینی بۆ نمونە شت کەوتنێک شت پڕژانێک شتێک دروست دە ئەم منداڵەوەندە چۆتە ناو جیهانی ئەم شاشەوە تاوا دای دەبڕێ لە دەوروبە گرفتەکە لێرەدایە بۆ نمونە کاتێک کە دەیبڕێ ئەم منداڵە بەس تەواوی بیرکردنەوەی تەواوی هەڵس و کەوتی تەواوی بۆ نمونە زهن و بیر و هۆشی لایانی دەرونی لە نێو چارچێوەی شاشەکە بوو ئەمە گرفتێکی زۆر گەورە دروستەکە زۆربەی کات کە دایک و باوکان دێن بۆ لای ئێمە دەڵێن بۆ نمونە کاتێک لە تیڤیەک بەرامبەر ئەو منداڵەیە بە چەند دەقەیە گۆرانێک دێتە سەر منداڵەکە یاخود زۆربەی کات منداڵ حەزیان لە ڕکلامە تەماشای ڕکلامەکەی کرد و حەز و ئارەزوو ینی لەگەڵ ڕکلامەکەی هەرچی هەستەکانی هەبوو دەری بڕی
کڕی بەڵام دوای تاوابوونی گۆرانی یاخۆ ڕیکلامەکە شاشەکەی بەجێهێشت ئەمان گرفت دروست ناکە بەڵام بۆ نمونە بەکارهێنانی ئەم شاشەیە لە چەند دقەیەک زیاتر تۆ تەماشاکەی چەند جارێک بانگی دەکەی چەند جارێک بە بەردەمی دادەڕۆی چەند جارێک ئاگاداری دەکەیەوە هیچ هۆشی لە تۆ نامێنێ ئەمان گرفتێکی زۆر گەورە دروست دەکات. زۆر باشە کاتێک باس لە خراپی شتێک دەکەین بە نمونە شاشەکان مۆبایل ئەم بابەتانە ئەبێ بەدیلێک بدۆزینەوە بۆی کە دایک و باوکان بیگرنەبەر بۆی منداڵ دوور بخەنەوە لە ئایپادەکانیان بە نمونە. ڕێنمایی چییە؟ چ شتێک بەکاربێن بووی کە منداڵی پێوە مەشغوڵ بکەن جیاواز لە شاشەکان؟ زۆر باشە کۆمەڵێک بەدیل کۆمەڵێک یعنی ئێستا سەردەمەی لەگەڵەوەی کە شاشە هەیە یەک دنیا یاری تەرکیزی زۆر تەرفیهی زۆر ینی هەم جەستەی تێدا جوڵی دەکا هەم دەتوانانی بۆ نمونە برەو بەلایانی دەرونی ئەم منداڵە بدەیت کە کەسایەتێکی بەهێزی تێدا دروست بکەی هەم برەو بەلایانی زەهنیەکەی بدەی هیزرەکەی. ئەم بۆ خۆم زۆر بێکات پێشنیارم بۆ دایک و باوکان کردو ئەو منداڵانێک کە ئالوودە بوون بە شاشەوە کۆمەڵێک ڕێگا و چارە هەیە کە بیگریتە بەر بۆ ئەوەی ئەم شاشەیە لێ کەم بکەیتەوە. یعنی بۆ نمونە شتێکش ئەگەر ئەم منداڵە زۆر هۆگری ئەم شاشەیە بوو نابێت تۆ ناچاری بکەیت کە لە 100% یەکسەر لی بستێنی تۆ بۆ نمونە بەدیلێکی نەدەی پێش ئەوەی کە دایک و باوک بۆ نمونە منداڵە هۆگری بێ وا باشانی بۆ نمونە ئەگەر کچ بێت دایکە بەشداری کاروبار و فرمانەکانی ڕۆژانەی پێ بکە سفرەیەکە داخراوە شتەکان بەرەسەر سفرەکەی بیبەوە سەر مەخسەلەکەی بۆ نمونە ماڵەکە کۆبکەوە یاریەکان پەرت و بڵاو کردووە بیبەوە جێگەی خۆیانی بۆ نمونە هەم بەشداریکردنی فرمانی ڕۆژانە زۆربەی جاگە منداڵەکە وا فێربوو کە بۆ نمونە تەواو گوێڕایەڵی قسەکانی دایکی بکات توانین شاشەکەی لێ بستین تۆ ئەو فرمانانی ڕۆژانی پێجێبەجێ بکەیت. ئەگەر ئەمان نەبوو کۆمەڵێک یاری تەرکیزیمان هەیە بۆ نمونە ئێمە لە کاتی ڕاهێناندا کە بەکاری دەهێنین ئەمە ینی بڵێ بۆ نمونە لایەنێکی خۆشی تێدا ینی حەز و ئارەزوی ئەو منداڵی تێدایە هیچی وای لە شاشەکەی کەمتر نییە بگرە شاشەکە منداڵەکە ناچار دەکە کە بەس گوێگر بێ بەڵام کاتێک کە کەسێک لەگەڵ ئەم منداڵە یاری دەکە لەو یاریە تەرفیهانەدا بەرکەوتنێکی جەستەی گفتوگۆیەکی سادە لەوانەیە بۆ نمونە هەیەجانێکی زیاتری تێدا بێت کە ئەم منداڵە چی بکە حەز و ئارەزویەکی زیاتر وەربێ ئەگە هەر هیچی چیان نەبوون زۆربەی کات پێشنیارم بۆ دایک و باوکانە کردو کە بۆ منە منداڵەکانیان لە قۆناغی بناڕەتیدا هەن هەر هیچ نەبێ ماسیەک لە ماڵەوە بەخێو بکانی بڵی بۆ نمونەهان کاتە بەتاڵەکانی پێپڕ بکاتەوە کاکەسە سەرلەمەوەیە ئەلحەمدولە بۆ منە کۆمەڵێک شوێنی زۆر سیقە پێکراو هەیە کە بۆ منە ڕاهێنانی پێگەاندنی کەساتی منداڵ دەکان یاخۆ بۆ منە کۆمەڵێک دەوراتی قورئان فێرکردن و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ینی کۆمەڵێک بەدیل هەیە بەڵام ئەوەی کە ئێمە گرفتە یعنی دایک و باوکەکە زۆربەی جار هۆکارم بۆەوەی کە منداڵە ئالوودەی ئەم شاشەیە بێ ینی ترسی لەوە هەیە کە ئەم منداڵە بچێتە دەرەوە لەوانەیە لە بەرچاوی خۆمون بێ لەگەڵ هاوڕێی خراپ تێکەڵ بێ کۆمەڵێک بیرکردنەوەی نێگەتیڤ بەڵام ئەگەر لە بەردەستی خۆی بە شاشەکەی بەکارهێنا ینی وا بیر دەکاتەوە لە بەرچاوی خۆمە تووشی هیچ گرفتێک نابێت تووشی کەسی خراپ نابێ شاشەکە سەلامەترە ینی بیر لەوە ناکاتەوە کە ئەم بەکارهێنانی ئەم شاشەیە ئالوودەبوون بەو شاشەیە کۆمەڵێک لێکەوتی خراپی هەیە زۆر جار گرنگە کە بۆ منە خێزانێک شاشەی گەورەی تەلەڤیزیۆن بەکاربێن ینی من پسپۆڕێک جارێکان شتێکی جوانی باس کرد تیبا ببینی چی لێ ئەیاسێری چی ئەکانی تۆ بە هەوڵبەی وا ڕایبێنی بە تەلەڤیزیۆنەکەەوە سێری ئەو یاریانە بکە سێری یوتیوب کا بۆ نمونە ینی نەک لە گۆشەیەکە دابنیشێ بۆ خۆی بە تەنیا سێری ئەم ئایپادە بکە کە زۆر ئاگاداری چەندەها ڕیکلامی خراپ زۆر دایک و باوکان ئاگاداری ئەمەنی نازانن لە ئایپاد نازان لە یوتیوب نازان لە ناکاو سێری کارتۆنێک ئەفلان کارتۆنێک شتێکەکە ڕیکلامێکی خراپ ئافرەتێک بوون بە ڕوتیەتە بەردەم شاشەکەی ئێمە مناڵە ینی نازانێت هەر دەستی پێم ئەیکاتەوە بەڕاستی ئەمە تا چەند گرنگە کە بە خێزانی سێری شتێکی زۆر گرنگ بکەن لە خۆشبەختانە چەندی کەناڵی زۆر باشی پەروەردەیی جوانی ژەن لەگەڵ یا توانی شتێکیش بخۆیتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکە کە سوودی بۆ منداڵەکە هەبێ خۆی شاشەی تەلەڤیزیۆن باشەکەی ینی لەوەیدا کە بەراوردی بکە لەگەڵ ئایپادێک مۆبایلێک بۆ نمونە هەر هیچ نەبێ ینی منداڵەکە تاو لەو جیهانی کەتی داتی لەو ژنگەی کەتی داتی دانابڕێ ینی بەجەستا بە هۆش و بە هەموو شتێک بچێت مۆبایلەکە دەچێت ینی چکە بەدەستیوێتی بە تەواوی جەستەی و هزریەوەی دەچێت ناو مۆبایلەکە بەڵام تەلەڤیزیۆنەکە چونکە گەورەیە هەر هیچ نەبێ بۆ نمونە کەسێک جوڵەیەکی بکە لانێ ئەهان یەکسەر تەرکیزی بۆ لای جوڵەی ئەو کەساکە پیاسەیەک دەکە بەوێدایان بۆ نمونە دەنگێک شتێک دروست دەبێت تەرکیزی زووتر دەبچڕێ شاشەکە بە حکمەوەی گەورەترە بەڵام مۆبایلەکە
زەرەتەکەی ئەوەیە کە زۆر بچووکە لەگەڵ بچووکەکەی یەکسەر دەچێتە ناو جیهانی شاشەکەەوە لە ئەو ژینگەی کە تێداتی منداڵەکە تاو تێدا دەبڕێت. زۆر باشە زیانە دوورمەوداکانی چینواتە ئەم کەسایەتی ئەم منداڵە چی لێ دێت ئەگەر بێت و تەنها لەسەر کۆمەڵک شتی هاکەزای خۆی خەریکە شاشی موبایلەکان بێ یانی بنمونە لە کۆندا هاگەورەکان هەمیشاڵێن ئێمە ماڵێکمان بەڕێەوە بربر پرسیارەتێکی زۆرمان ئەگرتە ئەستۆ لە تەمەنێکی زۆر منداڵە بەڵام ئێستا منداڵێک ناتوانانی کاتژمێرێک لە ماڵەوە بەجێ بهێڵی یاخود ئیشێکی پێ بسپێری هۆکاری ئمە چییە پێویست چۆن مامەڵە بکەین هۆکارەکەی بوون منە پەروەردە ینی سەقەتی بیرکردنەوەی بۆ منە ناڕۆشنبیری بیرکردنەوەی دایک و باوکە ینی بۆن منەگە من و تۆ بمانەوێ پەروەردەیەک دروست بکەین دەبێت لە خۆمانەوە دەست پێ بکەین باشە من زۆربەی جار تومە بە دایک و باوکان تومە کاتێک گەورەکان ماڵەوە بەردەوام موبایلەکان بەدەستەوە بوو هەموو ئیش و کاروبارەکان ینی هەر بە شاشەی موبایلەکەیەوە بەسرا بوو دەی تۆ چۆن ئەو منداڵە ناچارەکەی کە موبایل بەکارنەهێنێ باشە بەڵام بۆ منە تا ڕێک ناڵم پەروەردەکردن دەبێت تۆ لە خۆتەوە دەست پێ بکەیت بەڵام ئەگەر تۆ بە شێوازێکی بەرنامە ڕێژدا ینی ئەو کاتێک کە بۆ موبایلەکەی ئەو کاتەکانی کە بۆ نمونە بۆ یاریکردن لەگەڵ منداڵەکەیە بۆ پێسپاردنی ئەرکە بۆ کارکردن لەسەر کەسایەتیتی بۆ کارکردن لەسەر بۆ نمونە کۆمەڵێ ینی کاروباری ڕۆژانە ڕاپەڕێنی ئەمان ئەو گرفتە دروست ناکات کە منداڵەکە بۆ نمونە مەترسێکی گەورە بێ بۆ سەر ژیانی منداڵەکە ئەگەر بۆ نمونە بمانەوە ینی ئاماژە بۆ بکەین لێکەوتە دوورە مەوداکانی کە کاریگەریان دەبێت لەسەر کەساتی منداڵۆک پێم کە دەبێت زۆر هەستیارانە مامەڵە لەگەڵ تەمەنی منداڵدا بکرێت بەڵام ئەگەر بە هەستیارانە مامەڵەمان لەگەڵ نەکرد ینی تۆ دەبێت زای حسابی چی بکەین دایک و باوک کاتێک موبایلێک بە خەتێکی فریەوە لە بەردەستی منداڵەکە بوو دەبێت حسابی ئەوە بکە بۆمبێکی چەندراوی لە ماڵەکەی خۆی داناوە ئەنی چاوەڕێ ئەوە بکە کاتێک هەیە دەتەقێتەوە کاتێکی بۆ نمونە لەوانەیە ئەم منداڵە گرفتی لادانی کۆمەڵایەتی لادانی بەها ئەخلاقیەکانی بۆ دروست بێ و کاکە دانیێر باس کرد لەوانەیە تۆ ئەم منداڵە لە یوتیوب سێرچێکی دەکات بەڵام لەگەڵ سێرچەکەی کۆمەڵی شت دێتە سەر شاشەکە یەک کلیکی بکە بچۆ ناوی تاو تۆ دایک و باوک چۆن یان بڵێ بۆ نمونە مانەی ئەوە دەکەن کە لە ساسەد ئەو منداڵە بەرامبەر شتێکی گونجاو بەرامبەر بابەتێک یاخو بەرامبەر ئەفلام کارتۆک بەرامبەر گۆرانێک دانیشتۆ کە لەگەڵ تەمەنی منداڵەکە گونجاوە جاری وایە شتێ بڵاوە کاتەوە هی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەبێەوەی دایک و باوکەکە ئاگیان لێبێ ڕسمێکە ئەیگرێ لە کاتەیە نەشیاوە بە کەڵک نایە یاخود نەگونجاوە ئەنیێمانە زۆر گرنگن کە دایک و باوک سیدارن جگەلەوە تۆ تەماشاکە ینی بۆ نمونە هەندێک شتمان هەیە کە ئەفلام کارتۆنە گۆرانیت تایبەت بە منداڵانە منداڵەکە گەر تەماشاش بکە تێکەڵی جیهانی ئەم ئەفلام کارتۆن گۆرانی بێ بەڵام هیچ ڕفتار و هەڵسوکەوت و بەها ئەخلاقیەکانی ئەو کۆمەلگای کە ئەم شتێک تێدا بەرهەمهێنراوە لەگەڵ ئێمە یەکتری ناگرێتەوە ینی باشی منداڵانش بێت جیاوازە لە دابوونەریتی ئێمە ینی بۆ کۆمەلگای ئێمە بڤەیە تێگەی بۆ تەمەنی ئەو منداڵە بەڵام ئەو منداڵە بۆ منە تێکەڵی جیهانێک دەبێت کە زۆر لە بەها ئەخلاقیەکان لە دابوونەریتی ئێمەوە دوورە بەس خۆش بمە وەستاسکەمە دو پرسیار تا چەند ئەماشەش پێکرد خۆت کەمێک تا چەند گرنگە دایکان و باوکان لە ئێستادا خۆشبەختانە کۆمەڵێک دەستگا و ڕێکخراوی زۆر باش هەن بۆی بچنە ئەوێ فێری کۆمەڵێک لە ئادابە جوانەکان ینی پیرۆزی ئیسلامە بن فێری قورئان خوێندن ببن ینی ئەمە تا چەند گرنگی پێ بدرێت چونکە ئەگەر فێری ڕەوشتی جوان بوو لاینی پیرۆزی ئیسلامدا کاریگەری زۆر باشی شێبێ لەسەر دایک و باوکەکە چونکە مناڵە فێرە بێ ڕێز لە دایک و باوکی بگرێ ڕێز لە دەوروبەری بگرێ درۆنەکە دەستی پاک بێ زۆر شتی کە ئەمەش بۆ خۆی لەگەڵ بیئەی مناڵیکەیە تێکەڵە بێت ئەین زۆر گرنگە ئەمانە ئاگاداری بین دووری ژەکەیتەوە لە شاش و ئایپاد و بارەکەڵا خۆی منداڵ هەر لە تەمەنی بچووکە ینی پەروەردەی ماڵەکە دەور دەبینێ منداڵ هەر لە ینی لە بچووکیەوە دایک و باوک دەبینی کە منداڵان تێکەڵی جیهانێک کردووە کە بۆ نمونە ئەم شتانێکی ئیسفادەن بناغەی بنیادنانی کەسایەتیەکەن بۆ ئەو منداڵە جگەلەوەی کە بۆ ئەم دایک و باوکە ئیسفادە لەوەی دەکە کە ئەم منداڵە کەسایەتیەکی بۆ نمونە بەهێز تەندروست لە ڕووی دەرونیەوە تەندروست لە ڕووی جەستەوە تەندروست لە ڕووی هیزرێەوە دروست بکەن نەک دایک و باوک ئیسفادە بۆ لە منداڵ دەکات دوا ڕۆژ بۆ منە دەبێتە تاکێکی زۆر بەهێزی ناو ئەو کۆمەلگایی کە بۆ منە لانێ من و تۆ کە بە ناڕاست و خۆش بێ ئیسفادەیەکی لێ بکەین کە هەر ستایش هەر ڕەحمەت بۆ دایک و باوکی بنێری دەستەکانە خۆش بێخوا مامۆستا ئاسکا ڕەسوول ڕێنمایی کاری پەروەردەیی کە لەم تەوەرەیە لەگەڵمانە بوو ئەوە شارێکمان گەیاندبێ و ڕێنمایەکی دایک و باوکانمان کردێ